کەسێکی کە پرسیارەکات ئەگەر کەسێک ئینزیلاقی هەبێت چی بکات باشە بۆ ڕێگریکردن لە دووبارە توش بوونەوە ئینزیلاق و ئایا نەخۆشیێکی بۆ ماوەیە. ئینزیلاقی فەقەرات نەخۆشیێکی بۆ ماوەیی نییە. ئەمە وتمان بڕبڕەکانی پشت ئێسکەکان لە بینیانە دیسکی هەیە. ئەم دیسکە ئەم ئیسفنجە ئەگەر تەقی پستانێک لەسەر دڵکەپەتێک دروست دەکات هۆکاری تەقینی دیسێک تەنها خستنە سەری پستانێکی زیاد لە ڕێژەی لە توانای خۆیەتی، یعنی بوونی زەختێک لەوەی کە چەندێک بەرگە ئەگرێ ئەو دیسکە. چی بکەین بۆ ئەوەی ئێمە بەرگەی ئەو زەختە بگرین؟ بەڕاستی بەهێزکردنی ئێسک و دیسک و ماسوولکەکانی دەوری بڕبڕی پشتانە. چی بکەین بۆ ئەوەی چاک بێتەوە؟ وەرزشی تایبەت هەیە، تایبەتمەند هەیە بۆ کەسانە. وەرزشەکان ئەبێ لای کەسی شارەزا و فێری جۆنێتی وەرزشکردنەکە ببن بۆی بە هەڵا لە خۆیەوە نەچێت وەرزش بکات. پاشان مەجموعەیەک جوڵەی هەڵە هەیە بە تایبەتی ئەو جوڵانی کە بۆ هەڵگرتنی شت چەمینەوەیەک بۆ هەڵگرتنی شت نابێ بە هەڵا دەست باتە شتەکە، پێویستەکە بەڕێکی باشتر وایە ئەژنۆی بچەمێنێتەوە وەک لەوەی پشتی بچەمێنێتەوە، کە بەڕاستی ئەوە یەکێک لە هۆکارەکان زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە تووشی ئینزیلاق هەبن ئەڵێ دکتۆر چەمیمەوە و دەستم مایە شتێکی قورس و پشتم کرچەی کرد. ئەمە زۆرترین سیناریۆ کە دووبارە ئەبێتەوە. لەبەر ئەوە باشترین شت ئەوەیە ئێمە پێش ئەوەی توش بین بزانین چۆن خۆمان ئەپارێزین. خۆ پاراستنەکە بە چی ئەکرێت؟ بە بەهێزکردن، بە نەکردنی ئەو هەڵانەی کە زەرر لە پشت ئەیەن. زائیدەن وتمان ئەوەی پێشتیش باسمان کرد بە خواردنێکی تەندروست، بە لە شولارێکی ڕێک و بە نەبوونی کێشی زیادی لەش کە لەو کەسانەی کە ئینزیلاقی فەقەراتیانێ بەڕاستی زۆربەی هەرە زۆریان و کەسانین کە قەڵەون بەداخەوە.